سپاسەوە بەڕێز عەتانۆر سەرۆکی کۆمپانیاکانی فڕۆکەوانی و گەشتیاری لە قیس سلێمانی لەگەڵمانە. کاک عەتا بەخێربی. خۆشحاڵ بووین. ئێوە بەشدار بوون لەو کۆبوونەوەیە. گلەیەکان چی بوون، تێبینیەکان چی بوون و چۆن باستان لەوە کرد کە کەرتی گەشتیاری لە هەڵەبجە پێش بخرێ؟ بەڵێ وەکو جەناب دەزانی ئێمە هەممان قەرزدارین بە شاری هەڵەبجەی شەهید و پێشمان خۆشە کە ئێمە دەستی هاوکاری درێژکەین بۆ ئەو شارە بە تایبەتی لەسەر داوای بەڕێز خات و ئەمەل سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزار و پێشنیاری بەڕێز چیاخان بەڕێوەری گشتی شاری هەڵەبجەی خۆشەویست ئێمە دوێنێ لەوێ کۆبوونەوەیەکمان ئەنجامە زیاتر تێبینیەکان و سەرنجەکان و هاوکاریەکانی ئێمە بۆ ئەوان و پێشنیارەکانمان کە پراکتیکاڵی لەم ئیشەدا چۆنێ بێ تاوتوێ کرا و لە کۆتاییدا بە چەند دەرەنجامێک دەرچین کە تیایدا بتوانین لە سەرەتادا ئەو کۆمپانیا و گەشتیارانی کە لە ناوەڕاست و باشوور و ڕوودەکەنە کوردستان بە گشتی و شاری هەڵەبجەش بە تایبەتی ماوەکانیان زۆر کەمە ئەو کاسبکارانی ئەوێ لە ڕێستۆرانەکان لە ئەو شوێنانەکەنانی تیاخورێ دوکانارەکان ئەو مەطعەم و شتانی ئەوێ گلی ئەوانە بوو کە زیان نامێنەوە زۆربەی کات خۆری خەژکرێ سوودمەند نابن قۆڕ خەکرێت لەلایەن ئەو ڕێبەر و ئەو لیدەرانی و کەیان هێنێ بۆ یەکی لە پێشنیارەکانمان ئێمە 2 ساڵ لەمەوە پێش بەدەستخۆشیەوە لە بەڕێز خات و ئەمەل کتابێکی دەرکە کە ئەو کۆمپانیانە ئەبێ سەر بۆ گەریبەستێکیان هەبێ لەگەڵ کۆمپانیەکانی هەرێمی کوردستاندا کاتێک کە دێنێ ئێرە ئەبێ ڕێبەری ئێمە لەگەڵا بێ بۆی نەتوانن قۆڕ خاری لە بەعزە شوێنێک ئاکرێتیان شوێنەکان ناشینکەن یەکی بە بەڕێز دەڵێن مەچۆرە ئەم شوێنەوە باش نیە ئەمە گرانە بۆیە ئێمە هاوکاری ئەومان دەست پێ کرد و لە یەکەم هەنگاوتا بەڕێز بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە هاوکاری ئەومانەکە کە تیا بتوانین هەر کە داخڵ بوون بە هەڵەبجە یەکێک لە کارمەندە بەڕێزەکانی خۆیان لە گەشت و گوزار و یەکێکیش لە دەستگاکانی ئەمنی وەکو سکیوریتی لەگەڵمانە بێت بە سوپاسەوە بۆ هەمویان یەکێک لە چارەسەرەکانی ئەمە بوو کردمان دووەمینیان نوێنەری بەڕێز خات و ئەمە لێرە بوو کە تەنسیقەکە لە بینی هەرێمی کوردستان و لەگەڵ بەغدادا ئەوش تێبینەکانی نووسیەوە کە دەگەڕێتەوە بۆ هەولێر لەم دوو ڕۆژە سەردانی بەغدا دەکات و ئەبێ ئەو کۆمپانیانی کە سەردانی کوردستانەکەن نەتوانن قۆڕکاری بکەن چکە شتەکە گشتی و پێویست بە قۆڕکاری ناکە و سروشتە جوانێکە لەوێ هەیە و ئەو خەڵکەی لەوێ کە ئەوێ خۆی هەڵەبجەی شەهید وەکو سلێمانی هەر بەناوبانگە بە خزمەت و بۆ کەڵە شاعیرانێکە لە وڵاتە لەو شانەیە هەیە و لەو کەسانی کە لەوێ هەن خزمەت گوزارەکانیان پێشکەشکەن بەبێ جیاوازی قۆرغ نەکرێت لەلایەن لیدەرەکانە. زۆر باشە. یەک خاڵێکە باس کرد مەسلەی هەماهەنگی لە نێوان ئەو کۆمپانیای گەشتیاریانی ناوەڕاست و خواروی عێراق لەگەڵ کۆمپانیای گەشتیاریەکانی هەرێمی کوردستان. ئێستا ئەگەر گەشتیار بێنن بۆ هەرێمی کوردستان و کۆمپانیایانە دەبێت تەنسیقیان لەگەڵ کۆمپانیای گەشتیاریەکانی ناوخۆ هەبێت؟ بەڵێ ئێمە نووسرامانەیە 2 ساڵ پێش ئێستا بە دەستخۆشیەوە لە بەڕێز ئەمەرخان دەری کردووە کە تۆ بەرامبرت ئەبێ کۆمپانیای کە بێ لە کوردستانە بۆی بتوانێت کارەکانە بۆ جێبەجەکە یەکەمیان لە ڕووی ئەوەیە ئەم کارانە وەکو خۆیان بەپی ئەو بەرنامەیە کە دا ئەڕێژێ ئەبێ جێبەجێکرێت خلافیان هەڵەیەک یان شتێک لەلایەن ئێمەوە بێ بۆی بتوان لێرە محاسبەی مەکەنیان ئەو تەرەفەی کە کەیت لە شتێکا کێشەیەکمان هەبێ بۆی بتوانێت حکوومەت تەداخلی خۆی بکە و چەترێ بێ بۆ هەردوولامەن. زۆر باشە کەواتە کۆمپانیایەک لە ناوەڕاست و خواروی عێراق ناتوانێت سەربەخۆیانە گەشتیار بێنێ ئەبێ هەماهەنگ بێ لەگەڵ کۆمپانیای گەشتیاریەکانی هەرێمی کوردستان. بەڵێ بەپێی ئەو نووسرا بەڵام تا ئیستا جێبەجێ نەکراوە ئێمە خۆشحاڵین کە لە دوێنێ کاکە باسی ئەوە کرا و بەڕێز منەسقی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی فیدرال لە بەغا ئەمە ماخستەوە بەردەمی و کتابەکەمانە دووبارە وتمان ئەمە بۆی کێشەکان دروست نەبێت کە ئیستا ئەو کاسبکارانی کە لە هەڵەبجەی خۆشەویستان گلەکان ئەمەیە چکە کە لەوێەوەی لیدەرێک یان ڕێبەرێکی خۆیان یەت قۆڕەکاری شتەکە ئەکات ناتوانین چکە ئەبێ ئێمە لەگەڵ یان نابین بۆ ئەوەی ڕێنمایی و ئەم هەماهەنگیە تەنها بۆ کۆمپانیا عێراقیەکانە یاخود ئەگەر بێت و لە وڵاتانی دراوسێ یا وڵاتێکی دیکەوە گەشتیار بهێنرێت بۆ هەرێمی کوردستان دەبێ بە هەمان شێوە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیای گەشتیاریەکان بکەن. بەڵێ ئیستا لە ئێرانە و لە تووشیا ئێمە هەمانە چەندەها گرێ بەسمانەی لەگەڵ کۆمپانیەکانی ئەو وڵاتانە کاتێک دێنێ ئێرە ئەوان بەپێی قانونەکانی خۆیان چکە ئێمە بێت تەمینیان بکەین شوێنیان بۆ دابینکەین ئەو هوتێل و ڕێستورانانێک کە ئەوانەیە بەپێی ئەو گرێ بەستێکە هەمانە بۆ یەگەر خوا نەخواستە شتێکی تیا بکەم و کورتێکی تیا بتوانین بەپێی یاسا و ڕێساکان ئێمەش بەدەداچین بڵێن بۆ ئێمەش کاتێ دەچینە وڵاتان بۆ نمونە تورکیا دوبەیە میسرە ئێرانە ئەبێ گرێبەستی هەبێ لەگەڵ ئەو کۆمپانیا لەوە قسەکان و پراکتیکال وەکو ئەوە نەبێکە لە گرێبەستەکەیە بۆیە بتوانین بەپی یاسا چارەسەری کێشەکانمان بکەین. زۆر باشە. بەدەر لەم تێبینی و گلەیانەی کە باس کراوە بۆ بەرەو پێشبردننی کەرتی گەشتیاری هەڵەبجە چی باس کرا؟
بەڵێ زۆر شتمان باس کرد بۆ نمونە لەلایەن بەڕێوەبەرایەتی پشکنینی خۆیانەوە کە ئەوان شەوڵی خۆیان ناوە کە زیاتر هاوکاری ئەو کاسبکارانەی ئەوێ بن زیاتر بتوانن بە تایبەتی لە وەرزی نەورۆزە کە ئیمساڵی شەرەکەوێتەوە بەر ڕەمەزان لەوەیە زۆر هاوکار بن بە پێدانی پروشەر بە پێدانی ڕێنمایی بە تایبەتی دامانە لە هەر لە یەکەم بازگەوە کە داخڵە بن بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە هاوکاری ئەو خەڵکانە بێ ڕێنمایی بکە پێدانی خۆڵ و هین بۆ علاگە بۆ خۆڵ و شتەکانیان کەسی شارەزان لەگەڵا بنێری ئەگە زۆر شارەزانە بوونمانەوەی زیاتر هاوکاری زیاتر دابەزانی نرخ لە ڕووی خواردن و ئەو دوکانانی کەشتیان پێدەفرۆشن ئەمانە هەموویان باس کرا و من سپاسی ئەو کاسبکارانە ئەەکەم و ئەنجومەنیان کە لێ دانیشتن لەگەڵ ئێمە ئەوان هاوکاری خۆیان دەربڕی بۆ خزمەتکردنی گەشتیاران ئێمەش هاوکاری خۆمان دەربڕی بۆ لە مۆلاکە بتوانین زیاتر لە باتی 3 ساعت 4 ساعت منینەوە ڕۆژێکی تایبەت دانین بۆ هەڵەبجەی خۆشەویست و کە بتوانین هەر کەسە دانیانەکەین لە مۆنومنتەوە دەست پێ بکەین تا هەموو ئەو مۆنتیقەی بگرین. زۆر باش بەدەر لە هەڵەبجە جاری پێشوو بیرمە کە پێکەوە لێرە گفتوگۆمان کرد باست لە هەندێک پلان کرد بۆ گەشە پێدانی ئەو گەشتە ئاسمانیانەی لە نێوان سلێمانی و تورکیا لەگەڵ وڵاتانی دیکە هاوشێوەی ئێران هەندێک گەشتی ڕاستەوخۆ لەگەڵ ئەوروپایە باس کرد ئەمانە بەکوێ گەیشتن وەکو خۆی ئیشی کردووە ئەو ئێوە تەوەقعتانە کراتوتە دی؟ بەڵێ ئەلحەمدوللا بەپێی ئەو پلانە باشی کە دانراو لەلایەن دەستەی گشتی گەشت و گوزارەوە ئێمە لە 21 مانگ تا 26 مانگ لە وڵاتی مەدرید بەشداری ماکرد وەکو کۆمپانیا گەشتیاریەکان لەوێ و بەڕێز سەرۆکی دەستە لەگەڵمان بوو زیاتر توانیمان لەگەڵ کۆمپانیەکانی ئەو وڵاتە دانیشن بە تایبەتی ڕۆژی 26 مانگ زۆر بە سوپاسەوە بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ کە بەڕێز کاکدارەوان پێشوازی لێکردین کۆربەندێکی چاکی بۆ ڕێخست بووین بۆ کۆمپانیانی کە بەشدار بوون و کۆمپانیانی کە هاتوون خۆیان لە سەحسابی خۆیان لەوێ لەگەڵ کۆمپانیەکانی وڵاتی ئیسپانیا زیاتر لە یەکەوە نزیک بوونەوە لەسەر 4 تەوەر ئێمە قسەما کردووە یەکیان لەوانە نەخۆشیە دراسەیە گەشت و گوزارە یەکیش لە بەرنامە هەرە گرنگەکان پێدانی زانیاری گەشت و گوزاری ڕفرێشی تازی ئەبدەیت ئایا لە ڕێی کۆبوونەوەی ئۆنلاینی بێیان لە ڕێگەی پراکتیکالی بێ کە ئێمە بتوانین داوەتمانکە لێرەوە بۆ ئەوێ ئەمانە دەوری خۆی بینی و بەڵێ باسی ئەوەش کرا کە نوێنەرایەتی فلای ئەربیل هەبوو لەوێ کە لەگەڵ مانادانیشت و لەگەڵ هێڵێکی بەناوی لیبریا ئێرلاینەوە کە بتوانین لەگەڵ ئەوە گەشتەکان ڕێ بخەین و سەردانکردنی کوردستان بکەن بۆ فڕۆکەخانی هەولێریش و سلێمانیش. زۆر باشە ئەواتە پلانەکان باشە ڕۆن ئەلحەمدوللا بەپێی ئەو وەختە کەمێکە ئێمە هەمانە کێبڕکێ هەیە بۆ گەشتی نێوان تورکیا و سلێمانی ئێستا گەشتەکان باشن لە ڕووی نرخ و لە ڕووی ڕێژەوە ئێستا باڕە هەبێ بەعزێ شەو کە گەشتەکان ئەبێ ینی نرخی وەکو نرخی پاسەکەش کەمترە شتەی وایە بە 48 دلار تۆ لێرەوە گەشتەکەی لە سلێمانی و بۆ وڵاتی تورکیا بۆ شاری ئەستەمبول بەڵێ ئێستا 3 تەیارەی بەردەوام هەفتانە ئەم گەشتانە ڕوەکاتەوە سلێمانی تورکیش ئێرلاین هێڵی ئەیجێت لەگەڵ هێڵی پێگاسوس ئەمانە کە بەردەوام ئیژەکەن و عێراقیش تا ئەم دقەیە کە بەبێی نەبوونی تیارە و کەمی تیارە و زیاتر کە بەکارێ بەشتی کە عێراقیش سکەچۆڵی خۆی داناوەتەوە کە ئەویش دەسەکاتەوە بە گەشتەکان یانی لەخوا بەزیابێ شاری سلێمانی و فڕۆکەخانی نێو دەوڵەتی سلێمانی بۆتە فۆکسی ئێرلاینەکە. زۆر باشە بەرەو وەرزی بەهار و هەندێک وەرزی گەشتیاری ئەڕۆین چاوەڕێەکەن کە هاتنی گەشتیار لەو وەرزی بەهاردا زۆر زیاد بێت بەپێی ئەو ئارامی و ئاسایشەی کە لە کوردستان هەیە بەگشتی و شاری سلێمانیش بە تایبەتی و خزمەت گوزاری جوانانەی کە پێشکەشەکرێت لە هۆتێل لە ڕێستوران لە چێشخانەکان لەو کۆمپانیانی کە خزمەت گوزاریەکانیان پێشکەشەکەن بەو گەشتیارانەی کە لە وڵاتی دەرەوە دێن ئێمە دایمە تۆخۆی ئەوە ئەکەین و پێشبینی ئەو بەژەکەین کە سلێمانی دایمە بووکی شارەکانە و گەشتیاری خۆی هەبێت و بەزیاوە نەکمەکەنی. دووبارە خۆشحاڵ بووم کاکە عەتانوور سەرۆکی کۆمپانیا فڕۆکەوانی و گەشتیاریەکانی سلێمانی. زۆر سپاسەکەم و پلانێکی واشپانەی لەگەڵ دەستەی گەشت و گوزارە لەگەڵ خاتو ئەمەلا کە بتوانین لە نزیکترین ماوەدا لە بینی مانگی 5 و 6 ئینشەڵڵا پێشەنگایەکی گەشت و گوزاری لە شاری سلێمانی بکەین و زۆربەی زۆری دەوڵەتانی ئەوروپیش داوەتی هەواڵێکی دڵخۆشکەرە. زۆر سپاس بۆ بەڕێست. زۆر سپاس.